ئەزانی سەدەقە دەفعی بەڵاکە خوشکێکی بانخوازە گێڕێتەوە ئەڵێ خەریکی داعوەی ئیلە الله بووم لەناو جەماعەتی خوشکە. باسی فەزائیلی و ئایات و ئەحادیسی سەدەقە مەکرد کە پێغەمبەری خۆشەویست دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام واللهی سەدەقە لە ماڵ کەم ناکە، سەدەقە ڕقی خوا ئەنیشێنێتەوانێ، سەدەقە دەفعی بەڵاکە. ئەڵێ لەو کاتەیە بووم خوشکێک هەستا سەر پێ هات وتی خوشکی من واللهی لە دارای دنیا تەنیا ئەم زنجیرە لە ملمایە، زنجیرە تەواقەی خۆی دەرێنا وتی ئەوە بیفرۆشە و لە پێناوی خوایە بۆ دینی خوا سەرفیکە. ئەڵە زنجیرەم لێ وەرگرت و کە بردم بۆ تەڵافرۆشی کە بازمە کرد موروەکانی کە سەیرم کرد کاغزێکی تیا بوو، سحری تەفریقی لێکرا بوو. ئەوەی کە ئەڵڵا فەرمێ یوفەرقون به بین المرء وزوجه، یەکێ لە کاری ساحرەکان و جن و شەیاتینەوەیە ژن و پیا و لە یەک جیاکەنەوە. ئەڵێ بە ئیزنی خۆ ئەسکارەکانم خوێن بەسەریا و قورئانم خوێند و سحرەکەم باتڵ کردەوە. ئەڵێ دوای چەند ڕۆژ لە شوێنێکی کە خەریب و دەعوەی ئیلە الله مەکرد چاوم بۆ خوشکە کەوتەوە، هات بۆلام بە ڕوویەکی خۆشەوانێ وتم خوشکی من ئەزانی تۆ سحری تەفریقت لێکرا بوو؟ وتی دەستی کرد بە گریان وتی واللهی 10 ساڵە هەر جارە پیاوەکەم ویستوێ بێتە لام بە شێوازێکی عەجیب لێم جیابەتەوە، 10 ساڵە ژیانمان نییە. ئەو ڕۆژە کە زنجیرەکەم بەخشی شەوەکەی بۆ ئەوەڵین جار مێردەکەم هاتە لام و چەند ڕۆژە تام و چێژی ژیانی ژن و مێردایەتیمان چەشتووە.